پێت وایە بەغدا لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ ما باوەڕی پێینە ئەو ناپۆری ڕێگەتن ئەوە بوومە بێژیتن حەمەتش وەنەوەکە ئەو بێژن بەێ مۆڵە خۆ ڕاستت بێژن تاوە ئەوە دێ چێ بیت دێوە هەلێ بێت وەکە دێتە بازاری دەبیتە قسەی پێم وانییە عەبادی کام مووچەی فەرمانبەراندا بەش دەکات چونکە تەنها کات کوشتنە چەندین جار بەرێنی تری داوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام تاکو ئێستا هیچ بەڵێنێکی نەبردۆتە سەر بۆیە من وەکو گەنجێک بڕوام نییە کە حکوومەتی عێراق بەشە بجێی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابن. ئەمە تەنیا گەمەیەکی سیاسیە بەرامبەر هەرێمی کوردستان دەیکات و کاتەکە دەکوژێت تا نزیک دەبینەوە لە ئینتیخاباتی مانجی چار. بەڕێی من هەر ئەوەندەیە تەنیا کات کوشتنە زیاتر نییە. زۆر سیخەم بەوەیە کە عەبادی مووچە دەنێرێتن لەبەر ئەوەی بۆهۆی بانگەشی هەڵبژاردن و ئەوانە کە هاتووتە پێشەوە دەوێت دەستکەوتێکی گەورە بۆ خۆی پەیدا بکاتن. هیچ ئومێدێکم بە عەبادیەوە نییە لەبەرەوەی زۆر قسەی واکرا تا ئێستا هیچی نەبگتە سەر بەڵام بۆ دانیشتنی ئەو دوایە کە کرا تا عەدێکی وان پێ هەیە.